تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە بە هاوکاری پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی میوانداری پەرفۆرمانسی یادەوەری هونەرمەند و شانۆکار نیگار حەسیب قەرەداغی کرد. ڕاستەخۆ هونەرمەند خاتوونیگار لەگەڵمان ئامادەیە و گفتوگۆی زیاترەکەین. خاتوونیگار سڵاو لەبێ بەخێربێی. زۆر سپاس. زۆر سپاس. پێرفۆرمانسی یادەوەری باز لە چی ئەکات؟ لە زۆر شوێن ئەم پرسیارم لێ کراوە، هیوادارم کە بتوانم وا جواب بەمەوە کە بینەران و گوێگران بێزار نەبن لە وەڵامەکانم. بەڵام یادەوەری پێرفۆرمانسی یادەوەری پێرفۆرمانسێکی ڤیدیۆییە کە خۆم لایف لەسەر ستەیجەکە ئامادەم بەجەستە بە جوڵە بە کارکردن لەگەڵ چەند سوبجێکتێک وایە خودت ماتریالێکی ساکار. باشە. بیرۆکەکە لەوە دروست بوو لەو سەردەمی کۆڕۆنایەوە خۆتان نەزان کە هەموو شوێنێک داخراوە و ژیان سنووردار کرا. ئێمە هونەرمەندانی شانۆش تەبەن کەوتینە ماڵەوە و بە تایبەتی لە ئەوروپا زیاتر زەختەکە باڵێن سوودارەکە زیاتر بوو. ئێمەش هۆڵیش تایبەت بە خۆمان هەیە لە شاری ڤێننا. هۆڵەکەمان داخرا کەوتینە ماڵەوە لە چواردیوارێکە چی ئەەکەیت. بەڵام گرنگی هونەر وایە خۆت کاریگەری هونەر ئەوەنە بەهێزە لەسەر خەیاڵی هونەرمەندان کە هەوڵەیە دەواازەی کە بدۆزێتەوە بۆ بەردەوامی هونەرەکەی. تۆ ناکرێت بڵێ من ماوەیەک چاوەڕێەکەم بە ئەم سەردەمە چکە نازانین چنێکی نەمان کەس نێزانین چنی ڕاستە لە پڕێکا 3 ساڵی بەسەرات تێپەڕی. دەستم کرد بە دروستکردنی ڤیددیۆی پەرفۆرمانسی 3 خولەکی 4 خولەکی لەوە زیاتر نا. ئەویش بە زۆر بە ساکاری لە ڕێگەی مۆبایلەکەمەوە. ئەنی کامێرام نەبوو. پێم خۆش بوو لەگەڵ مۆبایلە ئیش بکەم. ئەو مۆبایلێ واخت ئەو سمارتفۆنێک کە لە پڕێکە بوو بە بەشێکی گەورەی ژیانی مناڵ و گەورە و پیر و هەمووی. ویستم بزانم چی ئەتوانم لەوە زیاتر بە مۆبایلێکی بچووک بکەم. دەستم کرد بەم ڤیددیۆیانە و لە یوتیوب دام بەزان و هەستم کرد بینەرێکی باشی هەیە و سەرنج و تێبینی لە هاوڕێیان و لە هونەرمەندان و تر هەموو لە هەموو وڵاتەکانەوە بۆم هاتەوە کە کۆڕۆنا بەسەر چوو بیرم کردەوە چی لەم ڤیددیۆیان هەروە بمێنێتەوە لە یوتیوب. هەستم کرد گوناحە لەبەرۆی ببوورە نیگارخان ئەو کورتە ڤیددیۆیانە هەمووی تاوکەری یەکتری بوون یا هەر کورتە ڤیددیۆیەک باسی لە چیرۆکی هەریەکەی باسی لە تێمایەکی با بڵێن. بەڵام هەمووی خۆم بووم. ئەو تێمانێ با بڵێن کۆمەڵی تێما بوون کە منی سەرقاڵ کرده بوو. ناڵێم با بڵێن ڕاستەوخۆ پەیوەندی بوو بۆ سەردەمی کۆڕۆناوە نەخێر بەڵکو پەیوەندی بۆ حاڵەتانە بوو کە ئێمە مرۆڤیتیان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ژن بتوانێت من ژنم تێماکان ئەبێت پەیوەندی بە ژنەوە هەبێ. لە دوای وەکوتم کە ئەم سەردەمە بەرچوو هاتم ئەم ڤیددیۆیانم جارێکتر هەموو هێنایەوە بە شێوەیەکی تر مۆنتاژم کردەوە ئێفێکتی ترم خستە سەر دەنگم خستە سەر. ئەم ڤێرزیۆنە تازە دروست بوو کە لە ڤێننا لە هۆڵی لابۆری شانۆی لالژ لەگەڵ چەند کەسێکی تریا پێشکەشیەکەم. بەشی یەکەمی لەگەڵ سەماکارێکی هیندی و گۆرانبێژێکی ڕۆمانیا پێشکەشم کردوە کە خۆمان لایف لەگەڵ ڤیددیۆکانە دەنگ و سەما و جوڵە هەیە. دووەمی لەگەڵ ئەکتەرێکی سنگاپوری و گۆرانی بێژێکی ئیتاڵی. ئەمە یەکەمیانە کە خۆم بەتەنیام. چوارەم و پێنجەم لەگەڵ چەند کەسێکی ترە بەو شێوەی ئەڕوا نازام تاکەی ئەم بەڕاستی. بەڵام کارێکە لە پرۆسی بەردەوامەیە. یەکەم جار ئەمە لە ڤێننا پێشکەش کرا. دووەم جار لە دیمانەی دیاسپۆرای شانۆی کوردی لە ئەڵمانیا پێشکەشمان کرد. زۆر خۆشحاڵم کە ئەم جارەت لە سلێمانی پێشکەشەکرێت. ئەم هەم ئاهەنگی کە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان و تیپی هاوڕێیانی گەزیزە و گروپەکەی ئێوەیە بوو چۆن دروست بوو چۆن سەری هەڵدا؟ وەکوتم لەو دیمانەیە مامۆستا گەزیزەش داوات کرابوو لەوێ یەکتریمان بینی و دوای لە 2013 ناتومەتەوە بەداخەوە دەوە ڕێک نەکەوت بوو بەم کە لەوێ یەکتریمان بینیەوەتر ئەو چەند ڕۆژە بێکەوە بوون لە دیمانەکە و ئاڵۆگۆڕە کرا و باس و خواستی هونەری و ئەویش شانۆگەرێکی هەبوو منیش ئەم پێرفۆرمانسەم پێشکەش کرد.
ئیتر لە دوای ئەوە ون هەر باسەکران نیگار بۆ ناهێنیتەوە نیگار بۆ نێنیتەوە ئەموت ینی هەروە ئاسان نییە هێنانەوە بێ شوێنێکە بێت یەکێک کاروبارەکان بەڕێ بگوم من پێم ناکرێت بەڕاستی خۆم دەمێکە ناوتومەتەوە مامۆستا هەمیشە خاوەن بیرۆکەی ینی پەیوەندی هەیە و ینی مەکانێکی گەورەی هەیە تاعاان لە کۆمەلگای ئێمەیە ئیترەوە بوو لە پرەکاوتی نیگار بۆ لە مانگی نوێنایەتەوە ئیتر شتەکەونیە تۆزێک پەلە نەبوو بەڵام ونیە یان لە دەی بۆنا ئیتر وا ڕێکە و لەو کاتێک کە ئەگەڕان بە شوێن شپۆنسۆر و شتا بەداخۆی کەس یارمەتی وای نەیاون بەڵام زۆر سپاسی پەیمانگای هونەرە جوانەکانێکین کە هیچ نەبێ هۆڵەکان خسە بەردەستمان هەمیشە پەیمانگای هونەرە جوانەکان هەم ئاهەنگە بۆ هەمومان ئەبێ شوێنێک هەبێت ینی کە کۆمام کاتە وایەوانی ئێستا دوێنێ یەکەم ڕۆژی نمایشتەکە بۆ ئەمڕۆ دووەم ڕۆژێتی خۆشحاڵە بم کە بیناریارێکی زیاتر بێن و هاوڕێیان و هاوکار و قوتابیەکانی جارانی پەیمانگا هەمووی دیسان بەیەک شاو شکر بینەوە. بەڵێ ئامانجی لابووری شانۆی لالش چییە و باس لە چیەکەن؟ بیرۆکەی شانۆی لالش لە ڤیەننا لە ساڵی 1990 هاتەکایەوە هەڵبەتە کە ئێمە 92 گەیشتین ئەوێ یەکەم نمایشی شانۆی کە پێشکەشم کرد من لە ڤیەننا لە دوای سێ مانگ بوو ینی هێشتا من نە لوجوم هەبوو نە ئیقامەمە هەو هیچ شتێکم نەبوو یەکەم شانۆگەریمان لە دوای سێ مانگ پێشکەش کرد ئەوە هەنگاوێکی باش بوو کە ئێمە بەردەوامی دوای دەستمان کرد بە خوێنن ماستەرم تاوا کرد دکتۆرام تاوا کرد لەم خلالی ئەم 8 ساڵەیە و 7 ساڵەیە بەردەوام ئیش خۆمانە کرد سەفەرمانە کرد بە وڵاتانی تر ئیتر کارەکانمان وا پێش ڕۆژ بەرەو پێش کە پێویستی بەکاری لابۆری زیاتر هەبوو نەکرد بەس پرۆڤە بکەیت و عەرزە بکەیت و تاوابێ پێویستی بە لابۆر هەبوو بە توێژینەوەی و لێکۆڵینەوەی زیاتر بوو و پێویستی بە هۆڵیش بوو. لە ساڵی 2000 بە یارمەتی شارەوانی شاری ڤیەننا و وەزارەتی ڕۆشنبیری فیدرالی نەمسا توانیمان ئەو هۆڵە بکەینەوە و بەو شێوە کۆنسێپتێکمان بۆ دانا کە تایبەتمەندی خۆی هەبێ ئەویش شێوەی بازنەییە. کێن ئەوانەی ئەتوانن بەشداری بکەن لەم گروپەیە بە تەنیا کوردەکانن یان گەلانی تریش؟ زۆر بەداخەوە ئێمە لە نەمسا یەک هونەرمەندی شانۆ ڕێی نەکەوتە نەمسا ئێمە تەنها بووین بەس من و شەماڵ وەکو کورد بەڵام ئێمە هەر بەڕاستی لە سەرەتاشە هۆڵمان ناکە شانۆکەمان بەس تایبەت نەبێ بە کورد چونکە تۆ لە کۆمەلگایەکی تراژی لە کولتورێکی تراژی ئەبێ کراوە بیت زۆر لەو نەتەوانەی تر بە زمانی خۆیان شانۆ پێشکەشەکەن ئەمە دیالۆگ دروست ناکە ئاڵوگۆڕ دروست ناکە لەگەڵ هونەرمەندانە لەگەڵ بینەرانی ئەو وڵاتەیە من بە گوناه خێزانم بەڕاستی ئەبێ هونەر کراوە بێت ئیشی ئێمەش هەر لە سەرەتاوە کراوە بووە تەنها بۆ کورد نییە تەنها بۆ عەرەبی واخت بۆ نەمساوی ئەو کاروبار ئەو بەو شێوازی کە ئیمیشی پێکەین بەکارهێنانی دەنگ مرۆڤە هەموو مرۆڤێک لە هەموو شوێنێک ئەتوانێت لەو دەنگە چێژ وەرگێ کاریگەر بێ لەسەری وەکو تمترەوە بوو لە ساڵی 2000 ئەو هۆڵی شانۆیشمان کردەوە و خۆشبەختانە دوای ئەو هەموو ساڵە دوای 22 ساڵ وڵاتی نەمسا بینی کە نیگار و شەماڵ و لابۆری شانۆی لالشتیەکەن ئەوە بوو خەڵاتی هونەری نەمسامان وەرگرت و سەر کۆماری نەمسا کە قسەم لەگەڵا کردوتم پێش 30 ساڵ وەکو پەناهەندەیە کاتمە ئێرۆیستا شانازی بە خۆمەوەکم وەکو کوردێک کە سەر کۆماری وڵاتێکی وا وەکو نەمسا ئەو خەڵاتم پێخش چوو ئەو بەڕاستی ئەو خەڵاتش زۆر تایبەتە تا ئێستا ئەمە یەک کەم کەس بووە کە ئێمانی وەکو بالفعل وەکو ئەجنەبی ئەم خەڵاتە وەرگرین وەکو ماڵێکی شانۆیی ینی شانەزی بە خۆمەوەکەم هیوادارم هەمیشە لەگەڵ کاک شەماڵا سەرکەوتوو بوو کاری جوان و ناوازە پێشکەش بە ئێمە بکات. پێرفۆمانسی یادەوەری جگە لە شاری سلێمانی بەنیاز نین لە شارەکانی تری کوردستان نمایشی بکەن؟ لە ڕاستی ئێمە کە بیرمان لەوە کردەوە ئەگەر شپۆنزۆر هەبووە ئەبێ ینی ئینسان حقیقت بڵێ ئەگەر شپۆنزۆر هەبووە ئیشەکان بڕۆشتا بەڕێکوپێکی چکە تو هات و چۆت ئەوێ مانەوەت ئەوێ خۆ هەر من ناڕۆم چەند کەسێکی تر لەگەڵمایە بۆ شتەکان بەڕێ بەڕێگەوە کە ئەوە نەبێت ڕاستە ئەتوانین لەسەر حسابی خۆشمان بیکەین بەڵام زۆرەکەوت لەسەرمان کاتەکەشم تۆزێت تەسکە بەڵام وامان بیر لێ کرد بۆ لە دوهۆ کەو هەتاوکو خانەقین هەر ڕۆژەی لە شارێک عرض بکەین بەڵام وتماندی بە یەکەم هەنگاو با لە سلێمانی و دەست پێکەین بزانین بەرەو کێومانە بات هیوادارم ئەو شوێنانێکی سەگوێیان لێمانە ڕوومان تێ بکەن میوانداریمان بکەن ئێمە بە خۆشحاڵیەوە. نیگار خانگیان زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنتان بۆ سپاسانەکەم زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس.